لێرانی کوردستان 24 لە شوێنەکەن جوانترین سڵاوتان ئاراستە دەکەم. من هونەر ئەحمەد ئەمجاریان لە شاری خورماتووە لەگەڵتاندام بۆ قسەکردن لەسەر دۆخی ئەم شارە. ئەوڕۆ حیزبە کوردیەکان لەگەڵ بەشێک لە لایەنەکانی حەشدی شەعبی کۆبوونەوە لەسەرەوە ڕێککەوتن کە ئەو بارگرژەی لە نێوان چەکدارانی حەشدی شەعبی و هاونیشتیمانیانی خورماتوو ڕوویداوە هێوری بکەنەوە و هەروها لەسەرەوە ڕێککەوتن کە دیلەکانی هەردوو لە ئازاد بکرێت. بەڵام پاش نزیکەی سێ کات ژمێر لەو ڕێککەوتنە لەلایەن قەناز بەدەستەکانی حەشدی شەعبیەوە ئاسایشێک بریندار کرا. پێش کەمێک بەر لە دەستپێکی ئەم بەرنامەیەش دەنگی تەقەیەکی زۆر لە گەڕەکە کوردیەکان بیسترا. لێرەدا دەپرسین هۆکاری بەردەوامبوونی ئەو بارگرژیە لە خورماتوو بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا ئەو ڕێکەوتنانەی کە دەکرێت بۆچی بە تەواوەتی ناچێتە بواری جێبەجێکردنەوە؟ بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە بە تایبەتی ئەمانەوێ قسەی زیاتر لەسەر ڕەوشی خورماتوو بکەین. هەریەک لە بەڕێزان محەممەد مەحموود جێگری لێپرسراوی مەڵبەند یەکێتی نیشتیمانی کوردستان لە خورماتوم لەگەڵدایە و بەڕێز فاروق ئەحمەد بەرپرسی ئاسایشی خورماتوم لەگەڵدایە. کاک مەحموود دەمەوێت سەرەتا لە تۆ بپرسم، ئەوڕۆ ڕێککەوتن کرا، ئێوە لەسەر دوو خاڵی جەوهەری ڕێککەوتن کە خاڵی یەکەمیان ئازادکردنی دیلەکان بوو و خاڵی دووەمیشان هێورکردنەوەی بارودۆخەکە بوو. بەڵام دوای ئەوە هەندێشت خوروقاتی دیکە بینرا. بۆچی ڕێککەوتنەکان بە تەواوەتی ناچنە بواری جێبەجێکردنەوە؟ بەڵێ، سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبانەوە زۆر سوپاستانەکەین. درود و سڵاو بۆ ڕۆحی ئەو شەهیدانە کە لە ڕۆژانی ڕابردووە بەداخەوە شەهید بوون و کە خەڵکی بێتاوان و تایە بوو دکتۆر بوو، ڕەنگە لە هیچ قیەمێک و هیچ وجدانێک و هیچ عرفێکی دنیاییان نییە کە دکتۆر بە شێوەیەکی زۆر ناشرین شەهید بکرێ، زۆر بەداخەوە. و هەروەها داواکانی لە ێزدانی مەزن بریندارەکانمانی شەرچی زووە چاک ببنەوە. سەرەوە کرد ئەوتێ هەندێک لە هاونیشتیمانیانی کورد کە کوژراون تەرمەکانە شێوێنراوە، شتیوە هەیە؟ دکتۆرەکەمان بەڵێ، دکتۆرەکەمان زۆر بە شێوەیەکی ناشرین شەهید کراوە، زۆر زۆر بە دڕندارە تریشەوە دکتۆرە و ئاها تقریبان زیاد لە 20 ساڵە خزمەتی ئەو شارەکە لەو نەخۆشخانەیە بەو شێوەیە بە شێوەیەکی دڕندانە شەهید کراوە، زۆر بەداخەوە. ئێمە چەند ڕۆژێکە لەگەڵ لایەنی شیعی تورکمانی لە گفتوگۆی بەردەوامداین لەسەر مستەوای سەرکردەکانی هەردوو لا هی شارەکە با بڵین. دوو لەسەر دوو خاڵ ڕێککەوتینە. بەڵێ، خاڵی یەکەمیان گۆڕینەوەی بەندکراوەکانە کە لە هەردوو لامان هەمانە هەرکێ ژمارەیەکمان لایە هەر لایەک. ئێوە چەندتان لایە ئەوان چەندیان؟ وەڵاهی بە تەحدید نزیکەی هەردوو لا نزیکەیە چێدە 50 لای ئێمە و 50 لای ئەوان، سەروی 50 و خواروی 50 ژمارەکە بزەبت لە 100% نازانم. ئێمە پێرێ یەکەم وەجبەیانمان گۆڕیەوە، ئێمە نزیکەی 52 دیلی خۆمانمان لیان وەرگرت، بەرامبەر بەوە 39 ئەوانمان گێڕایەوە. پێرێ دیلان ئەمانە لەکوێ بەدیل؟ ئەمانە ئەوانەی لای ئێمە هەر لە هێزەکانی دەوروبەری شار بوون، هەر خەڵکی ئەو ڕۆژە خۆتەزانی گەرما و گەرم دڵی گەرم بوو، خەڵکی زۆر شەهید کرا بوو، وەزعی ناو شار زۆر خراپ بوو، ئەوان خەڵکی زۆریان گرت بوو، هەر لە خەسەخانەکە و لە دەوروبەری نەخۆشخانەکە خەڵکی زۆریان گرت بوو بە بارمتە. لە بەرامبەر ئەوە هاوڵاتیانی ئێمەش کۆمەڵی خەڵکیان لە برایانی تورکمان بند کردبوو، لەگەڵ خۆیان هێنا بوویان و تەستیبی هێزەکانی ناو شاری خۆمانیان کردبوو. بزەبت نازانم، ناتوانم پێت بڵێم ئەوانەی ئێمە لە کوێ بوون و لە ڕەنگە لە چەند شوێنی بوو بێتن ئەو 39 کەسە و ئەوانەیش لە ناو شارە لێ بوو، لە دەرەوەی لە سلێمان بەگوور لە ئامرلی و لە دێهاتەکانی بەیاد لێ بوو. وەجبەی یەکەم تقریبان ئەو دوو وەجبەیە گۆڕدرایەوە پێرێ شەو. ئەمڕۆ هەر لە کۆبنەوەکە دووبارە تاکید کرایەوە بۆچی ئەو دیلانە تاکو ئێستا وەجبەی دووهەم و ئەخیر و کۆتایی جێبەجێ نەکراوە. بۆبەڕی ئەوان چی بوو؟ ئەوان وتیان ئێمە مەشغوڵی سەرقاڵی ئەو تەق و پۆقەی کە لە ناو شارە ناو بەناو لە گەڕەکەکانە، بە تایبەتی گەڕەکە تەماسەکان کە لە بینی ئێمە و تورکمانایە و گەڕەکانی کەەوە ماڵەکان نزیکن لەیەکەوە. ئێوە پێتان وایە بابەتەکە ئەوەیە کە ئەوان مەشغوڵی کۆنتڕۆلکردنی و تەقانن یاخود مەشغوڵی دابەشکردنی ئەو هێزن کە هێناوێنە بۆ خورماتوو؟ ڕەنگە من حەزەکەم
ئەگەر ئیجازەم بدەی حەشتی شعبی نییە ئەم شەڕە شەڕی حەشتی شعبی نییە ئەم شەڕە چەکداری لایەنە تورکمانەکانە کە بارەگەکانیان ناو شارایە لە ئەنجامی لە دەرهێشتەی شەڕی داعش کە هێزەکانی حەشتی شعبی هاتە سنوورەکەمان ئیسفادەیان لە چەک و تەقەمەنی و کەلوپەلەکانیان کرد و خزانیانە ناو شارەوە وردەوردا بەڵام خۆیانیان پێی پرچەکرد من مەبەستم تورکمانەکانە تاوان خۆیمە لەگەڵ عەرەبان نییە عەرەب لە شار هەر نەماوە بەڵام ئەو هێزانە ئەگەر چی ئێستا پرچەکراون خۆ ئەبێ لایەنەکە بێ پاڵپشتیان بکات بەڵێ لایەنەکان دیارن پێ دەڵێم لایەنەکان مەسەرەن بەدر یەکێ لەو لایەنانەیە لایەنە سەرەکیەکانە دیارە باقیەکەی تری گروپی چەکدارن گروپی چەکدارن ئەمە حزب اللهیە و ئەوە نام خۆراسانیە و ئەوە چیتر کۆمەڵێک گروپیان لە ناو شارە هەیە سوودیان لە حوسینەکانیان وەرگرتووە ئەوان هێنایەوەنە ئەو کچەک و کەلوپارانیان هێناوە لە حوسینەکە و بارەگا حزبەکان دانراون خۆیانیان کەس ڕێخستنەکانی خۆیانیان گەنجە تورکمانەکانی خۆیانیان پێی پرچەک کردووە و ئەمەش بە بەرنامە بووە بە فترەیەکە خۆتە زانیەوە ساڵێک و چەند مانگێکە بەسەر شەڕی داعشە لەم فترەیە ئەمان لەم ماوەیە سوودیان وەرگرتووە لەو چەک و کەلوپەلانە و چەک و کەلوپەلەکان نزیک بوونەتەوەلیان هاتۆتە سلێمان بەک هاتۆتە ئامری هاتۆتە دیاتەکانی نزیکی دووسخورمات و لەوێەوە لە هێنگیژەوە لە دیاتەکان ترەوە ئەو چەک و کەلوپەلانیان هێناوە و دەوراتیانیش بینیەوە هەموو ئەم گەنجانی کە ئیستا قەناز بەدەستن و چەکی تری و چەکی قورسیان پێەیە هەمووی دەوراتی پێکراوە زۆر بەهینی هەدەفەکان ئەپێکن لەکوێ دەورەیان پێکراوەمانە هەیە هین زۆرە دەنگۆیەوە هەیە لە بەغا کرابێ دەنگۆی هەیە لە ئامرلی و سلێمان بەگ و ناوچەی بەیاد کرابێت دەنگۆ زۆر هەیە پێشتریش هەر دەنگۆی ئەوانە هەبوو کە ئەوان خەڵکی خۆیان ئەبن لەوێ دەوراتیان پێکەنەوە جا بۆیە ئێمە هێشتاکە هێزی حەشتی شاوی بۆ ناو شارەکە نهاتووە نازانم بەدزی بە چەند کەس و بەس هەیە ئەوەی تۆ باسی لەکەی بەدر لە چوارچەوەی حەشتی شعبیایە ئەوان حەشتی شعبی هەمویان حەشتی شعبی بەهی خۆیان دەزانن و حەشتی شعبیش ئەوان بەهی خۆی خۆت هەمویان شیعەن بەڵام هێزێکی تەشکیلەیەکی حەشتی شعبی وەکو تەشکیلە بڵێ لە شارەکان نییە بوونی نییە ئەوە تا هەمویان لە ئامرلی و لە سلێمان بەگ و لە خوارەوەی ئامرلی هەموو گوڵمەڵایان خواردەوە و هاتوویشن بەڵام بەڕسمی نەهاتنەوە بە فەرمی هاتنەوە ژوورەوە ڕوونکردنەوەی ئەتەوێت تۆ مەبەستەوەیە بڵێ حەشتی شعبی لە عێراق بەو هێزە ئەوترێکە هەموو هێزە شیعەکانی لە خۆکەو کردوێتەوە بەڵام مەبەستەوەیە کە ئەتەوێ بڵێ ئەویانەی لە خورماتوو هەن گروپن نەک حەشتی شعبی کە ئەو هێزە گەورەی کە لە خۆکەو کردوێتەوە تەشکیلەی سەربازی نین مەبەستمەوەیە گروپن گروپ مەسەن بەدر چەندین گروپی هەیە لە ناو شارە لەوانەیە سەدر چەندین گروپی هەبێ لەوانەیە حەزبەکانی تر چەندین گروپیان هەبێ لە ناو شارە تەشکیلەی سەربازی حەشتی شعبی بۆ شارەکەمان بە فەرمی و بە نافەرمی تا ئیستا نهاتووە ئەمانە هەمووی خەڵکی دەورە پێکرا و بە بەرنامە و بەرنمەیان بۆی داناوە چونکە خۆتە زانانی ئەمە ماوەی فترەی چەندین ساڵە ئێمە ململانێمانەیە لەگەڵ خانەی شاراوەن لە خورماتوو بەڵێ خانەی شاراوەن بزەبت کاک فاروق ئەمەوێت لە تۆ بپرسم پێش بەرنمەکە پێش دەخولەکێک لە دەستپێکی بەرنمەکە تەلەفۆنم بۆ کردی پێت وتم کە بارەگاکانی ئێمە کە بارەگای ئاسایش تەقەیەکی زۆری لەسرە پێم وا بێتۆ بە ئۆتۆمبیلی گولە نەبڕ لە بارەگاکەتەوە هاتی و دەرباز بووی بۆ ئەوی بەشداریمان لێ بکەیت ئایا تا ئێستاش تەقە لە سەر بارەگاکانی ئەوە بەردەوامە؟ ئێمە بە حەقیقەت دڵخۆشکۆر بووین بۆ ڕێکەوتنەی کە کرا هەرچەند ئێمەتیا بەشدار نەبووینە داوەتیش نەکراین بۆ کۆبنوێ نەمانەزانێت چی ئەگوزارێت تەنها لە ڕێگەی ڕاگەیاندنەوە بیستمان کە ڕێکەوتنێکی واکرا تەمە نامان کردە و ڕێکەوتنە سەر بگرێت هەرچەند ئێمە خۆمان ئامادە کردبوو ئێستاش خۆمان ئامادە کردەوە بۆ بەرگری لە بارەگاکەمان سەریگرت ڕێکەوتنەکە نازانم تا ئێستا ئێمە لە بەرگری داین لە بارەگاکەمان ئێستا تەقە لە بارەگەکانتان نەکرێت کاتژمێر 7:30 دەنگی بۆمبێک هات پەیوەندیم کردە خاڵەکانی دەوروبەری بارێگاکەمانەوە وتیان بڵێ ڕوومانەیەکیان بۆ هەڵداین بەڵام بڕی نەکردو نقطەکەمان تەقیەتەوە زیانمان نییە وتم بە هیچ شێوەیەک نابێ وەڵامتان هەبێ لەبەرەوەی ئەمرم پێەیە قەتان لەوان نەکردووە نەخێر داواشم کرد وەڵامەوە تۆمەتبارەکەن بەوەی کە ئێوە دەست پێشخەرن لە تەقەکانە داواشم کرد 10 بەجێ لە ماوەی 2 خولەکدا پەیوەندیم کرد بە بەڕێز قایم خامەوە کاک شەلال لە دەوروبەرم بەو شێوە گوزارێ وڵامم نەبووە ئەوەش مەوزوعەکەیە حەز دەکەم بێ سەردانێکی ئەوێ بکەی پەیوەندیشم کردە عاتفۆ
کە بەرپرسی باڵی ئاسکەری بەدرە بەڵێ وتی ئێستا دێم دوای پێش دەقەدە دەقە پێوەندی گوتم چیتان کرد قایمخان پێم دوودی کاکەگیان هاتف بەڵێ سیارەکەم لێرە نییە و نایم وتم جەنابەت دوودی بۆنیکایەکە بێم چی بکەم وتم کاکەگیان تۆ ڕئیس وحدەی داری شاری ئەڵێ بۆنیکایەکە بێم چی بکەم من ئەو هێزەی کە جەنابەت تەسریح دێت لە تەلەڤیزۆن یاخود کەسایەتی تەسریح دەن لە تەلەڤیزۆن ئەو هێزەم ئەوێت کە ئەوێت سنوورەکە بپارێزێ هاتۆ بۆ ئاشتی پارێزی ئەو هێزەم ئەوێ بینێری بۆ نزیک بارەکەکەم بپارێزێت ئەگینا من خۆم ئەتوانم بیپارێزم کەسیان ئامادە نەبوو بێن بەڵێ چۆن نەتوان مەبەستەوە تا کە بەرگری لە خۆتانەکەن بەرگری دەکەم چۆڵی ناکەم بەرگری دەکەم دەتوانم بەرگری بکەم کەواتە هێشتا لە خورمات و لە حاڵەتی بەرگریان بەڵێ لە حاڵەتی بەرگری داین یەک کارمەندی من ناتوانێت داش بەزێت دانەبەزیوە قەناس بەدەستەکان ڕووی قەناسەکانە لە بارەگاکانیەوەیە کاکیگیان لە پشتی من و ئەمڕۆ ئاسایشی یەکێتی بەڕسمی بە فەرمی ڕۆیشتن بۆ پرسەی ئەوەی کە دوێنێ شەید بوو هە لە پێشیان ڕۆت منتەقیان لێکرا کارمەندێکیان بریندار کرا ئەو ڕکارمەندێکی ئاسایش بریندار بوو بەڵێک بریندار کرا ئەو بەڕێز ماوزە محەممەد ئاگدارە لە مووزە شتێک شەی کار ناکرێت ینی ئەوان کاگەونەر ئەوان تا ئێستا هێز دابش دەکەن بەڵێ کاک فاروق من ئەو پرسیارە تێ بکەم کە لە میانەی قسەکانی کاک محەممەدا لەم دروست بووە ئەوی شەوەیە کاک محەممەد باسی لەوە کرد ئەمانە ماوەیەکی زۆرە کار بۆ ئەوەکەن گروپ خەڵکیان پەروەردە کردووە قەناس بەدەستیان پەروەردە کردووە چەکیان هێناوە بوونی دەستگامنەکان لە خورماتوودا ڕۆڵیان چی بووە کە ئێوە نەتانزانیەوە لە حوسینەکانەوە چەک و ئەکەنەوە حوسینەکانیان کردووەتە بارەگای کۆکردنەوەی چەک و تەقەمەنی بۆ خۆیان دەبات چیمان بکردایە نەدەبوو ئەم زانیارێتان بدایە بە سەروی خۆتان سەری خۆتانتان لێ ئاگادار نەک بە راپۆرت لە ڕێگەی جەناب پێشتر لە ڕوودا بووی لە ڕێگەی ڕووداویش چی چاوپێکەوتن کردێ من وشاریم داوە لەسەرم بابەت توانیمە دەنگم بگەێنم چی بە سایتەکان چی بە ڕاگەیاندنەکان بوتومە شتێکی وا دەگوزارێت سەرەتایی هاتنی حەشتی شعبی بۆ دوو خورمات و ئەم سەیتەرێککە ئێستا لە کەرکووگەوە دەچێت ناو دوزۆ بەدەستی ئێمەوە بوو بەڵام ئێستا ئەو بەرنامەی کە ئێمە پێشکەشەکەین پێچە خەڵکێکی زۆر تەماشایەکە بەڵام پێناچێ هەندێک بەرپرس مەسەرەن ئەوەی کە تۆ مەبەستە دەنگی بکات لەوانەیە ئێستا لەم کاتێک گوێ لە ئێمە نەبێ ناکرێتەوە ئەو کەسانەت ئاگادار بکردایە بۆ نمونە سەرکردایەتی حیزبەکان بە راپۆرت ئاگادارتان بکردنایەوە لەوەی کە لە حوسینەکان چەک و ئەکرێتەوە خەڵک پەروەردە ئەکرێت کاکە هونەر ئەمەدە بە شێوەیەکی زەق ئەو کارە کراوە نەک من وەکو دەستگای ئاسایش و ئەمنی هەموو کەسی ئەم شارە پێی زانیە و لە ڕۆژە ترساوە هەموو کوردێکی ئەم شارە لە سەرتاوە لەم بابەتە ترساوە کە ئەم وەزع بەرەوچی ئاخارێک دەڕۆت هەموو کاتەوترێت پاش شەڕی داعش ئەو شەڕێک کە یەخەی کوور دەکرێت شەڕی حەشدی شەعبیە هەندێک لایانی سیاسی ئەمە ئەڵێن پێت وایە ئەمە دروستە من بۆی ناچم هەندێک لایانی سیاسی وا بڵێت مەگە لایەنێکی سیاسی خۆی لە بابەتەکە گێلکە ئەگینە هەموو کەسەوە زانێت هەموو کەس ئەوە ئازانێت کە پاش شەڕی داعش شەڕی کورد شەڕی حەشدی شەعبیە کاکە و نەرتۆ تەماشای ئەو پلانەکە ئەوان لەم چەند ڕۆژە دایەناوە پێشتر لەم بارگرژیە هەبووە ماوزا محەممەد خۆی ئاگدارە لەوەی و دانیشتانەی پێشترە بەشدار بوو بێت پێشتریش ئەم بارگرژیە هەبووە لەگەڵ خەڵکا لەگەڵ ڕێزی پێشمەرگا لە لای ئینجا پێش چەند مانگێک عینەن تەقە کەوتە نێوانیان لەگەڵ پێشمەرگا نەقیبێکیان کوژە بەڵام پاش سەرکاتژمێرێک هەموو شتێک کۆتایی پیاد ئەسڵ ئاڵۆزی دروست نەبوو ینی ئەمە دیارە پلانی بۆ دەڕژاوە قوربانیان داوە بۆ ئەوەی پلانەکانی خۆیان ئەوان قوربانیان داوە بۆ ئەوەی پلانەکانی خۆیان بەڕێکی بچێت کاکونەر لەم لاوە دانیشتنە لەو لاوە هێزدا بەشەکرێ ئەو جێگایی بەرزە و ئەوان بە زەروری دەزانن خەڵکی بۆ دەنێرن هێزی بۆ دەنێرن ئێمە قایمقامم ئاگدار کردەوە دوێنێ و ئەم ڕۆژ وتم کاک شەلال دەنگی هەمەرەکانیان دەبیستم کە دیوار کون دەکەن ئەو دیوارانەی بۆ سەربانەکان کە بەرزە دەنگی هەمەرەکانیان دێتە بارێگاکەی من دیوار کون دەکەن حەشدی شەعبی ئێستا لە خورمات و خۆی ئامادە کردو بۆ شەڕی کۆڵان بە کۆڵان ئەزانی چۆنە کاکونەر ئێمە گەر بڵین حەشدی شەعبی سەرجەم شیعاگرێتەوە ئەو گروپانەی کە ئێوە پێتان وایە ئێستاوان خۆیان ئامادە بۆ شەڕی کۆڵان بە کۆڵان ئەزانی بۆ ئێمە بۆی هێزمان دابش نەکردووە جگە لە بارەگاکانی خۆمان کە پێشتر هەر هەبووە هەمان حرەسیاتمان هەبووە هەمان پاسەوانمان هەبووە جێگایەکی ترمان زیاد نەکردووە بۆ خۆمان ئەوان بۆ دێن بە کیلۆمەتر ئەرەساس ئەمە بۆ پاراستنی گەرە تورکمان نشینەکان دێن با بە تۆ هێزە دروستکردوە تەشکیلەیەکە وەرە بە تێکەڵی لەگەڵ دژە تیرۆرە لەگەڵ ئاساییشە لەگەڵ پێشمەرگێ لە
خەتی تەماسی نێوان تورکمانی شیع و کورد بوەستا لەکوێ بارگرژیەک بوو وەکو برا بڕۆ چارەسەری بکە نەک تۆ هێز دابەش دەکەی لایەنەکەی ترش بۆ خۆی دانیشەوە بڕات پێ بکات. بەڵێ کاک محەممەد دەگەڕێمەوە بەلای جەنابێت ئەو ڕۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەیاننامەیەکی دەرکردەوە داوا دەکات هێزە ئەمنیەکانی ئەم ناوچەیە هەمووان بەبێ جیاوازی بپارێزن. هیچ هێزێکی ئەمنی هەیە کە بتوانێت هەمووان بەبێ جیاوازی بپارێزێ لە خورماتوو؟ خۆی ئێمە ئەساسی کێشەکەمان لەوەیە کە هێزێکی ئەمنی تۆکمە لە شارەکانیە لەوەتی لە دوای لە پاش پرۆسی ئازادی ئەوە گەورەترین کێشەی جەنابی قایمقام و باقی هێزە ئەمنیەکانی تری ناو شارە ئەوەی کە هەمانە ئێمە پۆلیسی اتحادیە کە پۆلیسی مەحەلی پێڵێن ڕۆڵی پۆلیس چی بووە؟ پۆلیس هەر بوونی نییە پۆلیس کۆمەڵێ خەڵکی لاواز و بێچەک و بێکەلوپەل و ئەوانەیە کە لە سێ هەرسێنێتەوە کە لە عەرەب و کورد و تورکمانە هێزێکی زۆر لاواز و بێکەلوپەل و بێئیمکانیات و بێچەک. بەڵێ کەواتە پێت وایە لە دەرەنجامی نەبوونی هێز لە خورماتووە حەشدی شعبی ئەو گروپانە خۆیان سەلمەند؟ بەڵێ ناڵێم ئێمە ئەو فەراغە ئەمنیە کە لە خورماتووە هەیە وای کردووە کە ئێمە کێشەمان زۆرە بووە لە خورماتوو خۆر ئەمە بۆچی کوردە و فەراغی نەخواستەوە بۆچی هێزی پێشمەرگە نەهات؟ بۆچی ئاسایشی زیاتر نەهێنرا بۆ ئەم شارە کورد ئەو دەرفەتی نەخواستەوە ئەو هێزانە و شوێنانە پڕ بکاتەوە بۆچی حەشدی شعبی توانی لە ماوەیەکی زۆر کەمدا لە پاش شەڕی داعش بە 3 بۆ 4 مانگ توانی هێزێکی زۆر ڕەوانەیەم شارە بکات؟ ئێمە لە هەر لە ڕووی دەستوریشەوە تو شارەکە سەر بە پارێزگای سەلاحەدینە ئەوە گەورەترین کێشەی حکوومەتی هەرێمە بۆ شارەکەی ئێمە ئەوە بربەستێکە لە بەردەممانە ناتوانین نە پۆلیسی کوردستان و نە هێزە ئەمنیەکانی کوردستان بێتە ناو شارەکەەوە ئێمە خۆی ئەوە کێشەکەمان لەوایە کە هێزێکیش بێنی نەگەر ئاسایشی ئێمە و ئاسایشی برادرانی پارتی ینی بە هەولێرەکە ئەڵێ بە تۆپزی لێوێن چەند ساڵە کەیش کۆمەڵێک بە پەنجەی دەست بیان ژمێرە ئاسایشی ئێمە و ئاسایشی برادرانی پارتی جا ئەو ئاسایشە شارەکە 200,000 کەسی تایە گەڕێکی زۆری تایە سێ نەتەوەی تایە و 2 مەزهەبی تایە ئەمە بە 200 نەفەری ئاسایشی هەردوو لامان گەڕێکێکی پێ کۆنتترۆل ناکرێت. ئێمە کێشەکە ئەوەیە نادەستوریە هێزی ئەمنی هەرێمی کوردستان بێتە شارەکەمانەوە گینا هیچ کێشەمان نەبوو هێزی ئەمنی شەهات و بەڵێ کاک محەممەد منەوە پرسیارە دەبکەم ئەو ڕۆ لە کۆبوونەوەکەیە کە لە بارەگای چەکدارانی حەشدی شعبی کرا دوو کۆبوونەوە بوو دانەیەکیان بەیانیەکەی لەوێ بوو ئێوارەکەی کۆنگرە ڕۆژنامەوانێک گەورەکەی لێ ئەنجام درا و بڕیاری ڕێکەوتنەکەی لێدرا مە بەستمەوە کۆبوونەوەیە لەو کۆبوونەوەیدا ئاڵای چەندین گروپی حەشدی شعبی بینرا بەڵام ئاڵایەکی کوردستان نەبینرا ئێوە چۆن چوونە کۆبوونەوەیەکەوە کە ئایا ئەوان پێدەچێت ئەسڵەن باوەڕیان بە ئاڵای کوردستان نەبێت؟ واللهی من لەو کۆبنەوەی بیانیە بەشداریم نەکرد من داوای لێبوردنەکەم لە کۆنگرە ڕۆژنامەوە لە کۆنگرە ڕۆژنامەکەیشم هەر نەبینی چونکە ئەمڕۆ ئێمە هەر مەشغوڵی ئەم کێشە و تەقە و شەڕوانە بووین دیارە ئەوانەگە لە بارەگای ئەوان بێ حتمما هەر ئاڵای خۆیانە یە چکە خۆ برادرانی ئێمە و حسابیان نەکردو ئاڵایەک لەگەڵ خۆیانە بەرن و بچن لە شوێنێکی ئەوان بۆ کۆبوونەوە حسابیەوە نەکراوە حسابیەوە نەکراوە دیارە حسابیەوە نەکراوە گیناگەر لە بارەگای ئێمە بواە ئێمە لە دوای نیوەڕەوە لە بارەگای ئێمە بوون تاکو نیو ساعت پێش ئێستا هەر لەوێ دانیشتونەوە بەردەوام لە کۆبنەوەدان بۆیە ڕەنگە حیسابی ئەویان نەکردی بێ کە شتێکی وا دێتە پێش. بەڵێ کاک فاروق گەڕێمە بۆ لای جەنابێت ئەوەی ئێستا لە شارەکەی ئەگوزارێت زۆر جار باس لەوە کرا لە ماوەی 24 کاتژمێرە کۆنتترۆڵەکرێ ڕۆژێکی دیکە کۆنتترۆڵەکرێ ڕێککەوتن کرا کۆنگرە ڕۆژنامەوانی کرا باس لەوە کرا ئەو ڕۆ لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەیە کە کورد و شیعە برایە ئەوانەی کە ئەکرێت خەڵکی گێرە شێوێنم ئیشاکات پێت وایە ئەو دۆخە لە ماوەیەکی نزیکە کۆنتترۆڵەکرێت ئەمە ئەو پرسیارە لە تۆش بکەم چونکە لە ماوەی دووشەوی ڕابردیشە لە هەموو میوانەکانم کردووە. من وای نبینم ئەگەر بەم سیاقی کە ئێستا ئاکرێت بەم دانیشتانەی کە ئێستا ئاکرێت بەم هێزەی کە بیانێ کۆنتترۆل بکەن کە ناوێنن کۆنتترۆل نازانم لایەنی بەرامبەری ئێمە نیەتی وابێ بیوە شار کۆنتترۆلکە بە نیەتی خۆی ناوی بنا کۆنتترۆل بۆ خۆی ئەگینا بەم شێوەیە کۆنتترۆل بوو لە ڕووی ئەمنیوە من وای نبینم کۆنتترۆل بکرێت. کەواتە پێت وایە ئەوان خۆیان ئاماداکەن بۆ کۆنتترۆلکردنی شار. من وایە بینم کاکێ من لە کاتێکە ئەوە چەندین ڕێکەوتن و چەندین کۆنگرەی ڕۆژنامەوانی بکرێت ئەو پابند نییە پێوە چونکە ئەوانەی بەشدارن لە کۆبنەوەکە لایەنی دیکە هەیە ئامادە نییە پابند بێ بەو ڕێکەوتنەوەی کە ئەو لەگەڵ برادران کردوێت یاخود لەگەڵ کورد کردوێتی
ئێستا ئەو پرسیارە لە بەڕێز کاک محەممەد دەکەم بەڵام ئەمە قسم لەسەرەوە بۆ بکەی ئەوە ئامادەکاری کە ئەوانەی کەند بەکو تۆ باسی لێوە کرد بۆ ئەوە تاکە شار کۆنتترۆل بکەن و ئەوەی کە هەر ڕۆژە و کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئەکرێ و ئایانەوێت پێت وایە ئەوە کات کوشتنە بۆ ئەوەی ئەو پلانی کە خوان هەیە جێهانە جێبەجێ بکەن من بۆ چوونم وایە ئەوە نایانەوێت کات بکوژن بۆ چوونم وایە لەبەرەوەی تۆ کاتێک بتێ وەزعێک ئەگەر بەلاتەوە بچووکە گەورەتر نەبێ بۆ مەبەستێکی ڕاستەقینەت هەیە کە ئەم شتە ڕووی داوە گەورە نەبێتەوە ئەبێ ڕێکەوتنێکی استراتیژی بکەی بۆ ئەوی وەکو خۆیان ئەڵێن کۆنتترۆلی بکەن ئامادە بن خاڵەکانی ڕێکەوتنەکە جێبەجێ بکەن لە کاتێکدا کورد پابند بۆ پێوە هێزت لە ناو شارە تەنها بۆ پاراستن بووە ئەو هێزەی هێناوەتی لە جێگەیەکا دای نەناوە وەکو خاڵێک سەیتەرە کاتەسەر ئەو وەزعی کە ڕوو ئەدات بەڵکو ئەو هێزەی هێناوە منەی شوێنی ئیستراتیژیەکە بۆ داگیرکردنی خۆ ئامادەکردن بەڵێ کاک محەممەد دەگەڕێەوە بۆ لای جەناوێت ئێستا ئەوەی من ئەیبینمەوەی من لە سوۆسیال میدیایە زۆر متابعەکەمەوەیە کە گروپە شیعەکان بە هەمویانەوە زۆربەی کەناڵە شیعەکان ئەوانەی کە هەیە کار لەسەر گەورەکردنی ئەم بارودۆخە ئەکەن بەڵام ئەوەی کە هەیە لە کەناڵە کوردیەکانە تەنها چەند کەناڵێکی کوردی هەیە و بە تایبەتی کوردستان بسوارێمە بە ڕووماڵی تایبەتمان هەبووە لەسەر ئەو بارودۆخە پێت وانە کەناڵە کوردیەکان هەندێک کەم تەرخەمن لە ڕووماڵکردنی و ڕووداوانەی خورماتوە بەڵێ ئەمە گلەیمان لە کەناڵە کوردیەکان هەیە کەم تەرخەمیان واندووە لە ڕووماڵکردنی سەرجەم کێشەکە و ڕووداوەکە بەڵێ ئەمە هەمومان نیگەرانی لەوە بەڕاستی لەو ڕۆژەوە ئەم ڕووداوە گەورەیە ڕوویداوە ڕووی کردووە لە شارەکەمان نازانم ئێمە خۆمان دایم هەست بە غۆب نەکەین لە شارەکە هەستەکەین کە ئێمە لەگەڵ احترامم بۆ ناوچە کێشە لە سەرەکانی دەرەوەی هەرێمەوانی دەور و پشتمانە لە خانەقینەوە تا بکاتە سنجار شنگال تاقە شارەکە ئێمە هەست بەواکەین کە پشتگوێ خراوین لە هەموو ڕوویەکەوە لە ڕاگەیاندنەوە بیگرە تا ئایتر تا دوایی بەڵێ زۆریش پشتگوێ خراوی بەڵێ ئێستا ئەوەی کە هەیە بەڕێز کاک فاروق باستەواکە کە لە ماوەیەکی پێچە لە ماوەیەکی نزیکە ئەو دۆخە کۆنتترۆل نەکرێەوە ئەوان پابندی ڕێککەوتنەکان نابن وەکو باسی لێوەکرێەوە ئێوە شەمان گلەیتانەیە کە چەکدارانی حەجا خۆت ئەو گروپانی کە لە خورماتووە هەن پابندی ڕێککەوتنەکان نابن ئێوە داواکەن لە سەرکردایەتی حیزبەکانتان یاخود لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە هێزێکی تایبەت بنێردرێت بۆ کۆنتترۆلکردنیەوە دۆخی خورماتوو بەڵێ ئێمە دوێنێ ئەم کاتە لەگەڵ هەموو لایەنە کوردستانیەکان لە کۆبنەوە بووین لە مستەوای لێپرسراوی یەکەمی لایەنە کوردستانیەکانی شار هەموو یەکێ لەو بڕیارانەی کە لەو کۆبنەوەیە بڕیاردرا کە هەمومان هەریەکێک لە ئاستی خۆیەوە لەگەڵ سەروی خۆی و لەگەڵ سەرکردایەتی و مەکتەبی سیاسی خۆیان قسە بکە و داوا بکە هەرچی زووە فریای شارەکەمان بکەوێت ئەوەیەکی لە داواکاریەکانمانە ئەی بۆچی لیژنەیەکی باڵا پێک نایەنن سەردانی هەموو حیزبەکان بکەن دواتر سەردانی سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێمی کوردستان بکەن بۆ ئەوەی لە نزیکە چاوتان پیان بکەوێت ڕاستیەکانیان پێ بڵێن باسی ئەوەشمان کرد کە کۆمەڵێک پیاوماقوڵ و خەڵکانی دەمسپی شارەکەمان بنێرین هەرچەنە تاخیرە درەنگە هەرچەنە پێشتریش ئێمە لە مانگەکانی پێشووە هەر لایەنە کوردستانەکانی شارەکە بە بەردەوامی لە کۆبنەوە بووین خۆتەزانی شارەکە شارێکی تەماسە لەگەڵ شیعی تورکمان و عەرەبی سوننا ئەو شارە دەواازەی هەرێمی کوردستانە یعنی خوانەخواستە ئەگەر هەر شکستێک لەم شارەیە بەر کورد بکەوێ ئەڕات بەرەو داقوق و بەرەو کەرکک و بەر و سەروتریش مەترسی بۆ شوێنەکانی دیکە ئێمە چەندین نووسرا و چەندین بەیاننامە و نووسراومان هەیە هی لایەنە کوردستانەکانی خورماتوو ئاراستەی حکوومەتی هەرێم و هەر یەکە لە حزبەکەی خۆی کراوە کە دۆخی شارەکە دۆخێکی زۆر خراپە خوانەخواستە ئەگەر وەرەو خوانەخواستە ئەوە ڕوویدا هیچ پێویست ناکە کە ئەم وەزعێکی وا ڕوەدا ئیستاش ئێمە ئەگەر ئیستاش هەفتەیە تریش 4 ڕۆژ تریش 10 ڕۆژ تریش ئێمە وەزعەکە بگیرسێنینەوە کێشە و تەقە و شەڕ نەمێنیە زۆر لەوە باشترەکە درێژ چەمان تەمانەگەرە زیاتر درێژەی پێ بدا خەڵکی زیاتر شەهید دەبێ خوێنی زیاتر ئەڕژێت ماڵ زیاتر کاولە بێ بۆیە ئێمە هەرچی زووترە
پێمان باشە ئەگەر حکوومەتی بەغاو ئەگەر حکوومەتی هەرێمیش هەردووکیان لە ئاستی یەک کۆبنەوەیەک بکەن و دانیشتنیە بکەن چارەسەری ئەم کێشە بکەن و چارەسەری کۆبوونەوەی نێوان هەولێر و بەغداد چارەسەرە بێ و دۆخە وەڵاهی من خۆم تەسەور ناکەم ئێمە شارەکەمان هین ئەوە نییە لە کۆبنەوەی هەولێر و بەغا باسی بکەن هەر کێ لە بیرێتی کەس لە بیری نییە پێت وایە ئێمە پێمان وایە و شارەی ئێمە نە لە کۆبنەوەی هەولێر و بەغا باسەکرێ نە لە ئێمە خوددەست خۆمانمانی کردلەوە ئێستاش حکوومەتی هەرێم ئەوەی ئێمە ئاگامان لێبی و بیستومانە ئەڵێن نامانەوێت تا ئەم دەقیقە ئێمە ببینە واجهە و ببینە طرف بەرامبەر حکوومەتی بەغدا بگرین و کێشەیە گەورەتر دروستکەین و کێشەیەکی لابەلا بەڵام کێشە لە لە بەرەکانی شەڕین لەگەڵ تیرۆرستانە بەڵام کێشە لەم کێشەیە گەورەتر هەیە لای ئێمە گەورەیە بەڵام احتمالە لای ئێوان زۆر گەورە نەبێت پێچ لای سەرکردایەتی کورد گەورە نەبێت لای ئێمە بە پێی ئەوەی کە ئەوە تا ئەمە چوار ڕۆژە خەڵکمان ماڵمان کاو لە کرێوە سووتیە و هیچمان نەما خەڵکی ئەوە بەو دەشت بەم زستانە بە دەرەوەی هەمووی خەوتووە و لە ترسی تەقە و گولە و قەناس و هاوەن و ئاربیجیە ئەو تا خەڵک نیوەی شارەکە چۆڵی کردووە تامان نازانم ئیتر کەی فریامانەکەون چاوەڕی فریاد ڕەچین بەڵێ کاک فاروقسەمە سەرەوە کە ئەو ڕۆ پامنێرمان سۆران کامەران چۆ نێوێکێک لە گەڕەکە ئەو گەڕەکانی کە بەدەست هەندێک لەو گروپە شیعیانەوە هەیە و چاوی کەوت بە چەند کەسێک و وێنێ و گەڕەکانی بۆ گواستینەوە لە کاتی قسەکردن لەگەڵ یەکێک لە چەکدارانی حەشدی شعبی ئەو باسی لەوە کرد کە ئەوان کێشەی کەوتویان نە لەگەڵ پێشمەرگە و نە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانیشان نییە کەواتە ئەگەر چێ و قسەی نەدرکان بەڵام بە ناڕاستەخۆ پێی وتین کە ئەو کێشەی کە هەیە لەگەڵ ناوچەی و لەگەڵ ئاسایشی پارتیایە گوێم لەو لێدوانە بوویە وارە من وامزانی ئەو نازانم ئێستش نازانم مەبەستی چییە من دوو بۆ چوونم بۆی هەیە چی لەوەی کوردیەکی ساف نازانێت کە کەسەکە تورکمانە گوێم لێ بوودی نە لەگەڵ پێشمەکە نە لەگەڵ ئاسایشێکەتی کێشەمان نییە ئایا وەکو ئەوەی کە ئەو پیاوە تعبیر لەوە زیاتر نازانێ بە بیکاتە کوردی یاخود مەبەستێکی دیاریکراوی هەبوو کە کێشەی لەگەڵ پێشمەرگە و ئاسایشی یەکێتی نییە کێشەی لەگەڵ خەڵکی تر هەیە خەڵکی تریش بارەگای دیکایە تا ئێستا تەقەی لێ نەکراوە بارەگای ئاسایشی پارتیش ئامانجە لە یەکەم ڕۆژ بۆچی بارەگای ئەوەندە ئامانجە کراوە بە واجیهە نازانم ینی بڵێم چی کارێکی هەبێت کاگەونەر ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕاگەیاندنەکان تەماشای تەلەڤیزۆنی ئافاق و تەلەڤیزۆنەکانی تر بکەی زۆر بەسەقی زمانە درێژە سەرۆکی هەرێم حەزبەکەی بەرزانیوە ئەوەوە ئایا بە هەمان شێوە تەعاملی ئەوەی کە ئێمە حزبێکی و سەر بە بەرزانین و پارتین هەمان بۆ چوونیان هەیە لێرەش یانەیە ئەوە جێبەجێکن بەسەر ئێمە ئەوە شتێکی ترە ئەگەر بڵێتی شتێک ڕووی دابێ ئێمە بەرامبەر بە شیعە خوڕقاتێکمان کرد بێت ئەوە شتێکی ترە با بەڵگەیەکشت بۆ بێنمەوە ئێمە کاتێ دامەزرابووین لە 2005 بوو یەکەم تەقینەوەیشتان تەقینەوە دوو ڕووی نەدابوو سیارەیەک هات لە پێش مزگەوتی ئیمام عەلی تەقیەوە خۆکوژێکی خۆی ئامادە کردو و دوای قوڵەبارەکەی خۆی پیا بکات یەکەم جار بوو لە دوو زوو لە ناوچەکە کە خەڵکێ بە پشتگوێرەی بە ڕۆژگیراوە بگیرێت ئێمە گردمان ئەمە وەکو پاراستنێک بۆ شیعە بۆ تورکمان دەیان چالێکیشمان هەبووە کە لە ساڵحی ئەوان بۆ پوچۆڵمان کردوتەوە ئەوجا ئەو برادەرە ڕێیەکەی ئەوە بووە کە دژایەتی ئێمە ئەکا و هیچی لەگەڵ لایەنەکەی ترانیە نازانم ئەوەیە یاخود تعبیرەکەی بەو شێوە گەیاندووە نازانم بەڵێ کاک فاروقە و ڕووداوانەی کە ئێستا لە خورماتوو ڕووەدا ئاسایشی پارتی وێکێتی ڕانەچڵەکاندووە بەوەی کە پێکەوەی تر پێکەوە کار بکەن کار لەو واز لەو بۆ چوونە جیاوازانە بێنن پێکەوە لێرە یەک دەست یەک هەڵوێست کاری خۆیان بکەن چونکە ناوچە داوڕێنراوەکان وا ئەخوازێت من تەمەنا دەکەم وابێ دەیان جاری لە کۆبنەی قایمقاماتە وتمانە ئێمە با هەموو بۆ چوونە خراپێ سیاسیەکانی سەرەوە بخەینە لاوە ئەم شارە پێویستی بە یەکگرتوویە تیمێک دروستکەین ژوورێکمان بدرێتێ لە ناو قایمقامێت دوو ئەفسەری هەردوو لامان لەوێ بێت چەند سیارەیەکی لە ئامادە باشییا بن بۆ ئەوەی بتوانین کۆنتترۆلی ڕەوشی خراپی ئەم شارە بکەین هەر وەختێ ڕوو بدات و پێویست بکات بەڵام بەداخەوە نەکرێت بۆ کێ ڕێگر بووە لە ئەنجام نەدانیەوە ئەو بۆچوونی دیکە دروستە بێ ئەڵێ کە ئێمە لەسەرەوە ئەمر نەبێ و تێکەڵ نبین ئەمانە ئێمە وەکو دوو بەرپرسی ئەم شارە دوو بەرپرسی ئەم شارە لە خۆمان ناتوانین ئەو برارە بدەین و ئێمە خۆمان تێکەڵکەین
لە کاتێکاکە لە سەرکردایەتیەوە نەکرێت لە ئاژانسەکانی بەڕێوەبەرەکانی ئاسایشۆ نەکرێت ئێمە لە خۆمان ناتوانین ئەو برارە بدەین بەڵام ئامادە بووینە بیکەین. بەڵێ کاک محەممەد قسەم لەسەرەوە بۆ بکەی پێش بەرنمەکە تۆ قسەت لەسەرەوە بۆ کردم کە سەرباریەوە ئەو ڕێکەوت نەکراوە بەڵام هەندێک گروپی دیگەی شیعەیە ڕێکەوتنەکان بەدڵ نییە و ئەشیانەوێت بە شێوازی جۆراوجۆرە و ڕێکەوتنە تێک بدەن و ئەوەش بینیمان دواتر ئاسایشێک بریندار کراوە تەقە لە گەڕەکە کوردیەکان دەست پێ کرد. ئەو لایەنە شیعانە کێن کە نایەنەوێ ئەو ڕێکەوتنانە سەر بگرێت؟ وەڵاگەر ئیجازەم بدەیت لەسەر ئەو پرسیارەی کاک فاروقە بەنسبەت دروست خوڕماتووە من لەم بینبەرەوە قسە ئەەکەم بە هەموو کوردستان گوێی لێبێ لایەنە کورسانەکانی خوڕماتوو تاکو ئیستا وەکو یەک گروپ ئیشیان کردووە لە هەموو کێشە و ململانی و هەموو پرسە گرنگەکانی شارەکە ئەو لایەنە کورسانەی لە خوڕماتووە هەیە وەکو یەک تیم کاریان یەک هەڵوێست بوونە ئەوە خۆیشی دانیشتووە کاک فاروق یەک هەڵوێست بوونە لە هەموو ئەگەر یەک هەڵوێست بوونە بۆچی لە کۆبوونەوەکانە بەشداریان پێ ناکرێت؟ منی سەر باسەوە چ بۆکەم جا بەنسبەت ئاسایشی هەردوو لامان قایمقام یەکێتی کادری یەکێتیە قایمقام هەر کاتێک ئاسایشی پارتی ویستی بێ ئەوە کاک فاروقە لە دایەتی دەستیەوە مەفرەزەیەک خەڵکێک چەند کەس سیارەیەک بۆ هەر شوێنێک پێویست بکە بۆ دام و دەستگاکان و ئەوە بورن کاک فاروق ئامادەی کردووە و هەروەها ئاسایشی یەکێتی ویستی بێ ئەوە کادری یەکێتەوە داوای کردووە پێکراوە بەنسبەت لایەنە کورسانەکانە وەکو وتم پێت باوەڕ ناکەم لە شارێکی کوردستانە ئەوەنەی خوڕماتوو لایەنە کورسانەکان یەکدەنگ و یەک هەڵوێست و یەک قیتاب بووێتن کاک محەممەد ئێستا ئەو کۆبوونەوە نەکرا و تا ئێستاشی لەگەڵدا بێ پێم وابێ ئێستاش لە مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی حەشدی شەعبیە ئێوە بۆچێ و کۆبوونەوەانە کارێکی کەوتۆ ناکەن نوێنەری هەموو حزبەکانی دیکەی دەبێت تاوەکو ئەو قسانەی کە دەکرێت کە دەوترێت ئێوە تۆمەتبارەکرێن بەهێنانیەوانە تاوەکو ئەوەتان لەسەر نەمێنێەوە خەڵکی ڕاستی ڕووداوەکانی بۆ دەرکەوێت و ئەو تۆمەتانە دواتر ئەگەر هەر کار دانەوەیکی لێکەوتەوە یاخود هەر بە هەر شێوەیەک بارودۆخ بە هەر شێوەیەک وەرچەرخە حزبەکانی دیکەش ینی پشکیان هەبێت. ڕاستە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو شارە ئەو بەدەسەڵاتە خاوەن دەسەڵاتە لەو شارەیە ئەوانیش بە شێوەیەکی سەرەکی بەدرە لایەنی بەدرە دەسەڵاتدارە لە شارەکە ئەو دوو لایەنە خەواتە ئێستا ئەوەی لە خوڕماتوو دەسەڵاتدارە بەدر و یەکێتی نیشتیمانی لە لای شیعەوە بەدرە لە لای کوردەوە یەکێتی ئەوە دیارە هەموو خەڵکی ئەزانێ ئەوە وای کردو ئەوانیش خاوەن هێزن لە سنوورەکە ئەو دوو حزبە ئەو دوو لایەنە خاوەن هێزن لە سنوورەکە بۆیە ئیستا ئەوان کۆبنەوەکان ئەبەنە ڕێوە و بڕیارەکان دەرەکەن ئێمە دوێنێ شەو برادرانی لایەنە کورسانیەکان پێشنیارێکیان کرد لەو کۆبنەوە وتیان ئێمەش ئەگەر هەر لە کۆبنەوەیەکە چەند لایەنێکمان لایەنێک دوو لایەنمان بانکەن لەسەر ئەوش ڕێککەوتین وتمان بۆ ڕۆژانی داهاتوو ئێمە دراسی داواکەتانەکەین و هەوڵە دەین ئێوەش لە نزیکەوە لە کۆبنەوەکانە هەر جارێک لایەنێک دوو لایەن بەپێی ئیمکانیات بە دیراساکە ئەوانش مافی خۆیان قسە لەسەر دۆخی شارە بکەن ئەگەر خاوەنی وەکوتم پێت دەسەڵاتەکە و هێزەکە لای یەکێتیە لەلایەن کوردەوە و حکوومەتەکەی ئیدارەکەی خوڕماتووش بەدەست یەکێتیەوەیە ئەوەیەکە لە سەبەبەکانە پرسیان پێ ناکەن ئەوانیش دایرەی شورتە و هێزە ئەمنیەکانی تر لای بەدرە بەدەستی بەدرەوەیە بۆیە ئەو دوو لایەنە لە مفاوەزات و لە گفتوگوان پرسیارێت ترتیش کرد دەربارەی لایەنەکان لایەنە شیعەکان کۆمەڵێک گروپن لە شارەکە بەڕاستی لەناو خۆشیانە ئیستا چەند گروپێکیان ئێمە هەر بە ئاشکرا دیارە لە کاتی گوتوێژ و گفتوگۆکانە دیارە زۆر بە پرۆشن لە ئێمە باشتر کە تا ڕۆژی زووترە کێشەکان یەکلایی بکرێتەوە کۆتایی بێبێ چێنە و لایەنێکیانەوە دۆخکەس مەسەرن یەکێ لەوانە بەدرە بەدر ئەزانێت ئەگەرە لە دووسخورماتووە شتێک ڕوو بدا و تورکمان بشکێ و تورکمانی شیعە بشکێ ئەزانێ خۆی زەرمەندی گەورەیە و زەرمەندی یەکەمە قەت بەدر لەگەڵە وایە هەرچی زۆر چارەسەر بکرێت یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەوێ زوو ئەو دۆخە چارەسەر بێ بۆ ئەوەی چونکە دەسەڵاتی بەدەسەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانی زۆر پەرۆشی شارەکەیە چونکە هەر مێژووی شارەکە ئیسپاتی کردووە کە ئێمە لە نەوەتویەک و لە پرۆسەی ئازادی و لە هەر کاتێک گۆزێک لە شارەکە ڕووداویە هێزەکان لەسەرەوە کرد ئەو گروپانە چێن کە نایەنەوە ئەو ڕێکەوتنانە سەر من
حەز ناکەم لێرەوە ناو گروپەکان بێنم هەیەە خۆتان زانین شیعەکان چەندین گروپن 5-6 گروپن ئەمە حزب اللهەوە خۆراسانیەوە ئەوە نازانم کێ ئەوانە زۆرن تایانە هەیە هەستەکەین ئێمە تایانە هەیە ئێمە لە دانیشتەکان و لە ناو دانیشتەکە لەلایەکەوە مەسەرەن لە بارەگایەکە دەن لە ماڵێکە دەن لە دانیشتەکان قسەیەکەڵەنە دەرەوەی دانیشتەکان شتێکی لە دەرەوە بەڵێ تەوجیهەکانیان بە دووهینە هەم جارێ بە دوای ئەوە ئەگەڕێن قەدەمێک شوێن پێیەک زیاتر لە کوردوەر بگرن لە دانیشتەکانی شاوەکو ئەوەی کە ئەوان وەفتی مفاوزن و ئەیانەوێ ئاشتی بەرقەرارکەن بۆ هەردوو ڕووەکە ئیشەکەن بەڵێ کاک فاروق پێت وایە و دۆخە تاکەی بەردەوام بێ لە خۆرمات و کۆنتترۆل نەکردنی ئەو دۆخە پێتوانیە لە زەرەری کوردایە کاگونەر ئاگرێک کەوتۆتەوە ئاگرێک کەوتۆتەوە و دەبێت بچوو بکرێتەوە ئەگەر ئەو ئاگرە خەڵکانێک بیوە گەوری بکاتەوە بە دڵنیا خۆشی پێوە دەسووتێت چۆن نەتوانرێ ئاو بۆ ئاگرێدا بکرێت من وا بۆ یەچم لەگەڵ ڕێزم بۆ مامۆستا محەممەد ئاگرەکە بە شێوەیە کراوەتەوە لە دەسەڵاتی بەرپرسانی ئێرە نییە کۆنتترۆلیکەن لە جێگای دیکەوە کاری بۆ دەکرێت بۆ گەورەکردنەوەی ئەو جێگایانە کوێن کە کاری بۆ دەکەن بۆ گەورەکردنەوەی دیارە ئەوەی ئیلتزام ناکات دیارە لە جێگایەکی دیکەوە تەوجیهی بێتێ بۆ تێ بۆ گەورەکردنەکەی بە تایبەتیش کە خەڵکێک تاوانبار دەکرێت داوا من تاوانبار دەکرێت ئاسایشی من تاوانبار دەکرێت بە بەرپرسان دەڵێم کاکە گیان وەرن ئەو لژنەیە کە پێکتان هێناوە ئەو هێزە هاوبەشەی کە پێکتان هێناوە وەرن ئێوە حرەسی بارەگاکەم بن بۆی من تۆمەتبار نەکرێم ڕاستەکانتان بۆ دەرکەوێ کە من دەست پێشخەر نەبوومە لە تەقەکردن تەقەم نەکردووە هەندێک جار لە بەرگریژە بەرگریەکی ئەوتۆم نەکردەوە بۆ ئەوی تەقە نەکەم ئامادە نێبێ بێت بارەگاکەم بپارێزێت وردە وردە ئەو نزیکم دەبێتەوە ئیلتزام بە ڕێکەوتەکان ناکات کەواتە لێرە پلانێک هەیە بۆ تێکدانی شارەکە ئەو پلانەش لەکوێ ئەمر وەردەگرێت لە سەری خۆی وەردەگرێت کەواتە لە مستەوای بەرپرسانی ئەم شارە نییە ئەو سەروی خۆیە لە نێو عێراق یاخود وڵاتی دیکە هەیە لە پشت گەورەکردنی ئەو من ناتوانم باسی دەرەوەی وڵات بکەم بەڵام ئەوەی دەیبینم لە ناو عێراقا ئەم شارەش دەستوریە تا ئێستا سەر بە عێراقا لە زمن مادەی سەدوچلا سەر بە پارێزگای تکریتە نەتکریت ئێستا ئەو ڕۆڵەی ماوە خۆی لە ناو وازام ئێستا تا ئێستا محافظ بە شێوەیەک ڕسمی لە ناو تکریت دەوام ناکە لە سامەڕا دەوام دەکا خۆی تەرفەنە بۆ بەولاولا نەتکریت ئەو دەسڵاتی هێزێکی وا بنێرێ هێزی فعلی حکوومەتی عێراقی بێت سەربازی بێت بتوانێت ئەو شارە کۆنتترۆلکە ئێستا کێشەکە کەوتۆ دەبین کورد و حەشتی شعبی بەناو بەڵام چەند گروپێکی حەشتی شعبی دیارە لەوەیە ئەمریکان پێ بێت التزام نەکەن ئەو ڕێکەوتانەوە کە دەکرێت ئەگینان ڕێکەوتن دەکرێت پاش 2 ساعت بۆ 3 ساعت دیسان تەقاکرێتەوە کارمەندی ئاسایشی برادرانێکێتی بریندارەکەی یەکێتی چی وڵامێکێ بێ ئەو شتێکێ بکوژێت یاخودێکە بریندار کات بێدەنگی هەڵبژاردووە ئەمە نیشانەی ئەوەیە کە کورد نایۆ شەڕەکە بکات نایۆ شەڕەکە بکاتە شەڕی خۆی بکاتە کورد و شیعە یاخود کوردی دووز و تورکمانی دووز یاخود پێشمەرگە و حەشتی شعبی بەڵێ کاک فاڕۆق لە ڕێکەوتنەکەی باستەوە کراکە ئەوان دەبێت قەناز بەدەستەکانیان نیشان شکێنەکانیان دابگرن داگیراون قەناز بەدەستەکانیان کاکوونەر یەکەم ئەوەی دوێنێ کرا خۆیان ڕایان گاوتیان کاکە ئەوە قەناز بەدەستەکانمان داگردووە لە هیچ جێگایەک نەماون ئەو هێزەی کادۆ دەژوورەوە دژە تیرۆر لە منتقە کوردیەکان دەگەڕێت لە خەتە تەماسەکە لەکوێ بزانێت خوروقاتێک هەیە چەندگەنجێ کۆ بوونەتەوە نیەتێکی خراپیانەیە دەچێت یاخود چەکیان دەکا یاخود پێیان دەڵێ یاساییان تووشی سزا ئەبی ئەگەر ئیلزام نەکەیت و خوروقاتێک بکەیت بە هەمان شێوە ئەوانیش چەند سیارێکیان شەو داخل کرد لەسەر ئەو ڕێکەوتنەی کە کرابوو ئەوانش بە هەمان شێوە چەکدارەکانیان دابگرن چەند خاڵێک دابنن نزیک خەتی تەماسی هەردوولا لەکوێ خوروقاتێک هەبوو پەیوەندیان وێ لە بەینا ڕاستن بچن کۆنتترۆلیکەن بەڵام ئەوترێ ئەوان بە بیانووی کۆنتترۆلکردنی قەناز بەدەستەکانن 30 ئۆتۆمبیلی سەربازیان هاتۆتە شارەوە بەڵێ هاتۆتە شار هاتۆتە شارەوە لەسەر ئەو ڕێکەوت ناتە شارەوە بە زۆر ناتوە نەیتوانێت بە زۆر سنوورەکانی هێزی پێشمەرگە ببڕێتە ژوورۆ ڕێکەوتنێکیان کردووە لە ڕێکەوتن بە ڕێکەوتنی هێزەیەن ئەم شارەوە بە ڕێکەوتن ناتون من دڵنیام لەوەی ئەوان تا ئێستا نەیانتوانێت بتوانن سەنگەری پێشمەرگە ببەزێنن و بەهێز بێنە ژوورەوە ئەوە نییە بەڵام لەسەر ئەو ڕێکەوتنە ژوورەوە
بەڵێ بەسەر ئەساسی ڕێکەوتنەکە ڕێگان پێدراوە لە سەیتەرەوە بە ڕسمیاتون بۆ ڕێکەوتنا. بەڵێ کاک محەممەد قسم لەسەرەوە بۆ بکەی ئێستا چارەسەرکردنی ئەو دۆخە لە چۆن دەبێت و ئێوە ناتانەوێت ئەو دۆخە لەوە زیاتر تەشەنە بکە و کورد نایەوێت بەگشتی ئێوە چارەسەرێکتان پێ بۆ ئەو کۆتایی هێنان بەو بارگرژیە؟ بەڵێ ئەمە لە هەوڵی بەردەوامداین چکە شارەکەمان شارێکی زۆر ماندووە بەڕاستی لە کارەساتی ئەنفالە پشکی شێرمان بەرکەوتووە لە پێش لە ڕاپەڕینە 11 ڕۆژ شەڕ بوو لەو شارە نزیکەی 400 شەهیدمانەیە 600 خانومان ڕووخاوە تا ئێستا یەک خانوویەکی تعویزی وەرنەگرتووە لە هەشتاکانە لە زیندانی و لە ئەدام و لە ئەوانەیە پشکی شێرمان بوو ئەو شارە زۆر ماندووە کە سوکاری زۆربەی شارەکە کە سوکاری ئەنفال و شەهیدا ئێمە تا بۆمان بکرێ ئیستا شەڕەکە بوەستێ لە سبەی باشترە چکە ئەزانین خوێنڕشتن خەڵکی شارەکەمان تحملی ئەوەی نەماوە جارێکی تر ئاوارە بێتەوە و شار بە شار و ئەوانە بگەڕێ ئێمە بەردەوامە بین لەسەر گفتوگۆکانمان و پێمانیش باشە لێرەوە لە منبەرەوە حکوومەتی هەرێم گوێبیستی ئێمە بێ کە شارەکەمان زۆر ماندووە و فریامان بکەون تکایان لەکەین ڕجایان لەکەین فریای شارەکەمان بکەون ڕەنگە ئێمە ئەو وەفدە مفاوەزەی کە ئیستا لە شارەکەیە لە هەردوو لایەنەکە احتمالە مەسەرەن کاک فاروق ئاماژەی پێیدا دەستی هەیە دەست ناکری ئێمە لە لێرەوە لە منبەرەوە ناوی کەسانی لە پلە باڵاکانی حکوومەتی عێراقییا بێری ناوی پلە باڵای خەڵکی عێراقیتان لایە کە دەستی لەوەی بەڵێ ئەمە لامانە گروپەکەی لە ناو شارەکەیە گروپەکە بە ئاشکرا بەڵگەتان لایە بە بەڵگەتوان بیسەلمێنن بەڵگە ئەگەر لیژنەیەک پێکێنرا بەڵێ بەڵگەمان لایە ئێمە هەر نوێنەرەکەیشی لە دانیشتنەکانە قسەی باش ناکات ڕێی جیاوازە چی بەرپرسێکی عێراقیە؟ نا من ناوی کەس ناڵێن لە دیبەیتەکانی لە دیبەیتەکانی ڕۆژانی ڕابردوو بەڕێز خالدشوانی بە ئاشکراوتی مالکی دەستیە لە گەورەکردنەوە ڕەنگە دەنگوباسی ئەوە هەیە بەڵێ لە هەموو شوێنەکە و دەنگوباسە هەیە بەڵێ پرسیارێکمێ بە کورتی وەڵام بیتەوە ئەو کۆبنەوەی کە کرا ئەوەی کە باس کرا باسی چەند خاڵێکرا بەڵام ئایا هیچ خاڵێکە بوو جێربەژێر قسەی لەسەر کرابێ لە کنگرە ڕۆژنامەوانەکەی باس نەکرابێ؟ قوربان هیچ خاڵێک نییە لە کۆبنەوەکە وە لە من کۆبنەوەی ڕۆژنامەوانەکەم نبینی بەداخۆ من لەگەڵ مامۆسایانی ئاینیە کۆبنەوەم هەبوو ئەمڕۆ بەڵام ئێمە مامۆسایانی ئاینی یەک بەیانامەیەکی زۆر مامۆسایانی ئاینی خۆمان چیڵێنەوەن ئەوان لەگەڵ هێورکردنەوە و وەستانی شەڕان بەڵێ دەست خۆش سپاس دەکەم کاک فاڕۆکەگە دواوتی خۆتە بێ لەسەر و دۆخە بەکوێ دەکات وڵا منەوەی دەڵێم ئەگەر بێت و ئەم وەفدە بەم بڕیارانەوە بەشدار بێت لەم کوبنەوە لەگەڵ ئەمانە زۆر زەحمەت دەبگەینە چارەسەر. بەڵێ دەستەکان خۆش سپاس بۆ محەممەد مەحموود جێگری لێپرساوی مەڵبەندی یەکێتن نیشتیمانی کوردستان لە خورماتووە بەڕێز فاروق ئەحمەد بەرپرسی ئاسایشی خورماتوو و هەروەها سوپاسی چێشتخانەی کۆشکی میوانداری دەکەین لە خورماتوو کە لێرە ئەو بەرنامەیەمان ئەنجام داوە. سپاس بێ ئەوەش دەکەین کە تا ئێستا لەگەڵماندا بوون هەر شاد بن.